وەرزی سەرماوزستان کێشەی کەمی غازی شلی ماڵان هەیە کە ئەم غازە لە کێڵگەی کۆرمۆر لە ناحیەی قادرکەرمی سنووری قەزای چەمشەماڵ دابینەکرێ. کەریم عەلی ئەندامی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی میوان مەکە خۆی چەند جارێک بە مەیدانی چۆتە کێڵگەی کۆرمۆر بەدواداچوونی بۆم کێشەیە کردووە. کا کەریم سڵاو دەبێ ساڵانە لەم وەرزەیە کێشەی کەمی غازی شلی ماڵان سەرەڵەدا. ئەوە کارەکەی چییە؟ بەشە غازی شلی سنووری پارێزگای سلێمانی چەندە ئەم بڕە لە وەرزستانە کەمەکە یاخود پێداویستەکان زیاتر؟ سلااو لە بەڕێستان و سلااو لە تەواوی بینەرانی کەناڵی کێنێ. سەبارەت بە کەمی گرفتی سەربارەت بە سەرڵدانی گرفتی کەمی غاز کە ساڵانە لە وەرزستانە سەرەڵەدا، ئەم بابەتە پەیوەندیدارە بە بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکانە، چونکە ئەو ڕێژەی دانراوە لە ساڵی 2014 ڕێژەیە کە سابت کراوە کە 230 بۆ 240 تەنەنرێ بۆ پارێزگای سلێمانی بۆ پارێزگاکانی هەولێر و دووهەکی ڕێژەیەکی ترە بەگشتی نزیکەی 11 بار کە هەر بارێک 19 بۆ 20 تەنەنرێ بۆ سلێمانی، 15 بار ئەنێرێ بۆ هەولێر و 9 باریش ئەنێرێ بۆ پارێزگای دووهۆک و ئەم ڕێژەیە خۆی ڕێژەیەکی کەمە. لە ساڵی 2014 خۆمان نەزانی چەندین خێزان و پرۆسی ئاوسەرگیری و چەندین پرۆژە نیشتەجێبوونی نوێ دروست کراوە، بەڵام ڕێژەی ئەو غازی کە بۆ هاوڵاتیان دانراوە زیادی نەکردووە. هەروەها گرفتی کارەبا سەرڵەدا و هەروەها گرفتی نەبوونی نەوتی سپی هەیە ساڵانە، بۆیە هەمووی کاریگەری لەسەر یەکەیەوە ساڵانە لە مانگی 12 بەسەرەوە گرفتی غاز کەمی غاز لە سنووری پارێزگای سلێمانیە سەرڵەدا و لە سنووری هەرێمی کوردستان ئێمە بۆ مەبەست لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە نووسراو داوامان لە وەزارەتی سامانە سروشتەکان کردووە کە ڕێژەی ئەو غازی بۆ سنووری پارێزگای سلێمانی دانراوە لە 230 تەنەوە بکرێ بە 500 تەن و هەروەها بۆ هەموو هەرێمی کوردستانیش بکرێ بە سەروی 1500 تەن و واتە ئەو کاتە بەشی پێداویستی وڵاتیانەکە. بەڵام حکوومەتە تاکو ئێستا نەگەیشتووە بەو قەنەعەتەی کە ئەم ڕێژەیە زیادکە و ئەم ڕێژەیەش بە پێی گرێبەستێکی نێوان کۆمپانیای ساوز کوردستان و کۆمپانیای داناغاز بە چاودێری وەزارەتی سامانە سروشتەکان ڕۆژانە 1050 تەن ئەدرێتە هەموو هەرێمی کوردستان لە 1050 تەنە 300 تەنی پری سەتاسی بۆ خۆی بە بازرگانی کۆمپانیاکە ئیفرۆشیەوە. ئەو بڕیشی کادرێ بە ناوچەکان ڕێژەیەکی کەمە و ئەو بڕژێژ کە بۆی دانراوە بە بازرگانی بفرۆشرێ ئەینێرێتە دەرەوەتە لە ناوخوا نایفرۆشیە. بۆیە ئەم گرفتانە هەمووی بەسەرێکە بوو ئەبێتە هۆیەکەوە لە ناوخۆی هەرێمی کوردستانە ئەم گرفتانە دروست بێت. وەکات چییە پشکی بۆم نە پارێزگاکان زیاد ناکرێت خۆ بەڕێمێنانی غاز لە کێڵگەی کۆرمۆر زۆرە وەکو تۆ باسێکی وەکات چیە و کۆمپانیای زیاتر هەناردەی پارێزگا تەنها هۆکارەکەی زیاتر کۆکردنەوەی داهاتە بۆ کۆمپانیا و قازانجی زیاترکردنەوە فرۆشتنیەتی بە شێوازی بازرگانی بەپی بەدواداچوونی ئێمە لە ئێستا لە کێڵگەی کۆرمۆریە نزیکەی ڕۆژانە 6 بۆ 65 بار غاز بەرهەمەهێنەرێ کە هەر بارێک نزیکەی 20 تەنی تایە. یعنی ئێستا ئەوان بەپی بەدواداچوونی ئێمە نزیکەی بۆ 35 بار هەڵگر غازە لە هەرێمی کوردستان. ئەگەر ئەو ڕێژەیە ینی نزیکەی 30 بار هەڵگریش بە بازرگانی ئەفرۆشن ڕۆژانە، ینی نیوەی 150 غازی بەرەماتووی کۆرمۆر بە بازرگانی ئەفرۆشن و خوار 150شی دابینەکەن بۆ هاوڵاتیان ئەمە بەدەر لەو ڕێژە غازەی کە درێ بەکارەبە. بەڕاستی ئەتوانن ئێستا ئەو ڕێژەیە زیادکەن بۆ 2 ئەوەندا بیدەن بە هاوڵاتیان و هیچ گرفتێک نەمێنێت لە غازی ماڵانە، بەڵام بە مەبەست ئەم بابەتەی ژۆک و کارەبا و نەوتی سپی و بنزین و گازوایل چارەسەر ناکرێت بۆی زیاتر هاوڵاتیان باریشانیان قورستر بێ. ساڵانە گرفتە لەم بۆ تۆ باسکرد لەم کاتەیە سەرەڵەدا پار ساڵیا خودت 2 ساڵ بەر لە ئێستا بوو نرخەکەیشان زیاد کراوە تا 1500 سەر یەک بتڵی غازی ماڵان. ئەم ساڵ ئەگەر پشکی پارێزگانە زیاد نەکرێ ئەگەری سەرڵدانی کێشە و گرفتی بە دڵنیایە و گرفتەکانی ساڵی پار بەردەوام من هەم کارەبا ڕێژەی بەشی پێویستی وڵاتیان ناکەوە هەم نەوتی سپیش نرخەکەی گرانتر بووە. بە دڵنیایەوە چاوەڕوان نەکرێت ئەم ساڵ نرخی غاز زیاتر گران بێت وە ڕێژەکە زۆرتر نەمێنێت، چونکە وەکوتم نرخی نەوت ئێستا حکوومەت خۆی بە 130,000 ئەیفرۆشێتەوە بە هاوڵاتیان و کارەبای ژۆک و پێویست نادرێ بە هاوڵاتیان. بە دڵنیا هاوڵاتیان پێویستیان بە گەرمکردنەوە هەیە لە وەرزستانە، بۆیە پەنا بۆ سوتاندنی غازە من کە خواست لەسەر بەکارێنانی غاز زیادی کرد بە دڵنیایەوە گرفتەکان زیاتر سەرڵات. فتا خۆزمە بۆ پرسکردن لەسەر نەوتی سپی ماڵانیش کە لە مودەکانی پێشوە دەیان لێدوانی جیاوازە بوو لەسەر هەمە نوتی کە لە بەغاوە دێ ئەمە نوتی کە حکوومەتی هەرێم و سامانە سروشتەکان دابەشێن بەشە لە ناوچەکان ڕەتیان کردو بەداچوونەکانی ئەوە چیە لەسەر هەم نرخەکەی و ئەو ڕێژانی بۆ هەردوو بابەتەکە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی چی بەنووسرا و داوامان لە وەزارەتی نەوتی عێراقی کردو کە نەوت دابین کە بۆ سنووری پارێزگای سلێمانی هەتا ئێستا 1 لیتر نەوت نەهاتووە وەڵامی نووسراوەکەش نهاتووە، بەڵام لە ڕاگەاندەکان و بیستمانەکە موافقەی 15 ملیۆن لیتر کراوە، بەڵام تا ئێستا 1 لیتر نهاتووە و بەشێک لە پەرلەمانتارانیش بەداخەوە
ینی من یەک پارچەوەرەقەیەکە بنیۆکسین ساقێکن و یان وڵای وێنێکی بڵاوەکەنەوە نەوت حکوومەتی عێراقی نێرێ من هیوادارم ئەوە نەی کە ئاڵکێنە بابەتی فەیسبووکە لە پەرلەمانی عێراقی لە وەزارەتی نەوتی عێراق بەدەداچون بۆ ئەو نووسراوانە بکەن بۆی ئەو ڕێژە نەوتی حکوومەتی عێراق بگا بە نرخێکی گونجاو و سەبارەت بە هەرێمی کوردستان ژێمە دووبارە نووسرا و مامارەسەی وەزارەتی سامانە سروشتەکان کردو لە 2010 کردو هەر ماڵێک 2 بەرمیل نەوتی پێ بدرێ بەرمیلێک بەبێ بەرامبەر بەرمیلێکیش بە کەمتر لە 50,000 تایبەتمەندی ناوچەسک ساردەکانیش لە بەرچاو بگیرێ لە 4 نوێ وەڵام درراوێتەوە لە وەزارەتی سامانە سروشتەکانەوە کە وەزارەت میکانیزمی هەیە بۆ دابەشکردنەوە دە هەموو هەرێمی کوردستانە لە هەموو پارێزگاکان میکانیزمەکەیشمان بینی کە ئەوە دابەشکردن نییە بەڕاستی فرۆشتنی نەوتی سپێ بە هاوڵاتیان ئەم پرۆسی فرۆشتنی نەوتە دەستی پێ کرد لە سنووری پارێزگای سێمانی بە گشتی تقریب ڕەت کراوەتەوە بەشێک لە گەرمیان دابەش کراوە و ئەم نرخە نرخێکی گونجاو نییە بۆ ئێمە دووبارە لە ئەنجومەنی پارێزگا بە نووسرا و داوامان لە وەزارەتی سامانە سروشتەکان کردووە لە 20دا کە ئەو نرخە بچاو پێخشاندنەوەی بە بکرێەوە ئەو نووسراوی پێشومان لە 28 جێبەجێ بکرێت کە ئاراستی وەزارەتی سامانە سروشتەکانمان کردووە حکوومەت ئەتوانێت هەر ماڵێک چەندین بەرمیل نەوتی بەبێ بەرامبەر پێ بدا چونکە نەوتی خاومانەیە پاڵاوگەی ناوخۆیی هەیە و ئەتوانێت ئەمە بکا بەڵام وەکو ئاماژەم پێدا بۆ بابەتی غازەکە چۆن چارەسەری ناکە ئەم بابەتی چارەسەر ناکرێت چونکە کۆمپانیەکانی نزیک لە دەسەڵاتدارانی هەردوو هەڕەمی دەسەڵاتی پارتی و یەکێتی زەر